لە سەرەتای هەفتەی داهاتوە خوێندکارانی پۆلی 12 ئەتوانن بە شێوەی ڕاستەوخۆ و من تەکیدم لە هەفتەی داهاتووە وەزارەت دەست دەکەن باوە بە کاچووکە خۆتانەتان وەرگرتنی خوێندکارانی پۆلی 12 بە دوو قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. لە قۆناغی یەکەم ئەوتوان لە 155 خوێندکاران وەرەگیرێ و لە قۆناغی دووەمە لە 145 خوێندکاران وەرەگیرێ. لە ساڵی پارەوە بە بڕیاری 86 ئەنجومەنی وەزیران وەرگرتنی 100,000 دینار بۆ ساڵێک لە بەشە ناوخۆیەکانە بۆ خوێندکاران بووە بە بڕیار و ئەو بڕیارە لەسەر هەموو زانکۆکانی کوردستانە کە جێبەجێ بکەن و ئێمەش وەکو زانکۆکانی کە جێبەجێمان کردووە و تا ئێستاش زۆربەی زۆری خوێندکارانی زانکۆی سلێمانی ئەو بڕەپارەیان داوە و ڕێژەیەکی کەم ماوەتەوە چاوەڕێیەکرێت تا دەستپێکردنی خولی دووەمی تاقیکردنەوەکان ئەو ڕێژەیەش ئەو پارەیە بدەن. ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە، ئێمە جێبەجێ یەکەین ئەبێ خوێندکارەکان ئەو بڕی 100,000 بدەن بۆ ئەوەی لە بەشە ناوخۆیان نیشتەجێ بکرێن.